شتي بخير هاتنتان دەکەم لە بۆ ئەنتیکەخانەی هەولێر. ئەمن ناوم خاڵس یونس مستەفایە، نازناوم خاڵس ئەنتیک لە دایک بووی قەڵای هەولێر 1956 خاوەنی ئەنتیکەخانەی هەولێرم و لەگەڵ ئەنتیکەخانەی قەڵا نزیکەی 50 ساڵە خەریکی کۆکردنەوەی کولتور و فۆلکلۆری نەتەوەی هەموو نەتەوەکانی عێراقم، بە تایبەتی نەتەوەکانی کوردستان. لێرە ئەنتیکەخانەکەمان خۆی لە چەند بەشێکەوە دەگرێت. بەشەکان هەموو جیاجیانە، بەشی ڕستن و چنی تێدایە، بەردووگەوهرەکانی تێدایە، بەشی چەک و تەقەمەنیشی تێدایە، شیر و شمشێر و خەنجەر و قامە و ئەوانەی تێدایە، بەشی وێنەی ناودارەکانی عێراق و کوردستان و بە تایبەتی هەولێر. هەندێک شتمانەیە بەردی بە قیمەتە لێرکانە، بەردووگەوهەر، زی و ئەو شتانەیە کە لە 100 ساڵ 200 ساڵەوە پێش زمانی جوولەکان کە لە هەولێرە بەکاراتەوە لە ئەنتیکەخانەمان نمایش کرایە و پارێزراوە. زۆربەی تابلۆیەکانی ئی هونەرمەندەکانیشمان لێرکوانە هەر هەیە. هەندێک شتمانەیە لە دار نەخشێنراوە، لە سفر و برۆنز و لە ئاسنیش هەر عینی وەختیش لە سیرامیت شەیتمان. ئەو شتانەمانە زۆربەی ئامێرە تایبەتەکانمانەیە، گرامەفۆن، هەیتمان ڕیکۆرد تێپمانەیە، کاسێت، ئەوانە حتا تێپەکانیشی قاوانەکانیشی بە هەموو شێوازێک بە هەموو زمانێک لێرە هەیتمان. ئەو شتە دانسقانە، ئەو شتە بە قیمەتەنە هەمووی لە ئەنتیکەخانەکەمان پارێزراوە. تەبیعی سەرەتای ساڵەکانی هەفتایەکان من ئەوە خولیایەک بوو لە خۆم بەرەبەرە ئەو خولیایە بووە نیمچە پیشەیەک کە ئەو نیمچە پیشەیە لە بۆ بژێوی ژیان بوو. تەبیعی لە سەرەتا تەبیعی خولیا بوو، ئێستا بوویتە بژێوی ژیان. ئەگەر خولیای حەزی لەگەڵدا نەبی ئەو ئیشە سەرکەوتوو نابی، چکە حەزی خۆمی تێدایە. نزیکەی 50 ساڵە زیاترە ئەمن خاوەنی ئەو مۆزەخانەوەیان ئەو ئەنتیکەخانەم. گرنگ لێرە لە کۆنترین شت نییە. زۆر کەس دێن لە کەناڵەکان ئەو پرسیارە دەکەن کۆنترین شت چێ لێرکوان. نەخێر، شتەیە تەمەنی 100 ساڵە لە 1000 ساڵێکەکەی بە قیمەتترە، دەمنێتەوە سەر مەعدەنی ئەو شتە، دروستکردنی هونەریەکەی ئەو شتە. شتەیە تەمەنی هەزاران ساڵە بەردەکە فڕێدرایە، بەس شتەیە گچکەیە تاریخی لەسرە، وێنەی لەسرە، یعنیش گرانبەهایە، شتێکی بە قیمەتە. دومین باسی ئاسارت کرد، وشەی ئاسار لای ئێمە نییە، سڕایتەوە، چکۆ ئاسار شوێنەوار، یعنی بەس میری حکوومەتەیە لە بۆی ئاڵوگۆڕی پێ بکە و بەکاری بینی لە شوێنەکەیمە شوێنێکی کولتوریە، فۆلکلۆریە. ئەو کارە دەستیانەیە کە باب و باپیران بەکارهێناوە لێرکوانە نمایش دەکرێتن. فقط ئاسار مولکی حکوومەتە، ئەمە کاری پێوە ناکەین. زۆربەی خەڵکانی ئەوروپا و ئەمریکا و ئی دەرەوەی وڵات بێگانەکان دێن شانازی بەو کولتورە دەکەن، بەڵام ئێمە تاچی خۆمان، نەک بلێم تاچی کورد، تاچی کوردستان نیەکان زۆر گرنگی بەو شتانە نادەین. ئەو کەلوپەلانەی ئێرە بە تایبەتی ئی دەرەوەی تێدایە، ئی بابلم ئی 4 پارچەی تێدایە. بابلم هەندێک شتمانەیە لە کوردستانی تورکیا، لە کوردستانی ئێران، ڕۆژهەڵات و ڕۆژئاوا، باکوور لە هەموو لایەکەوە لە بۆمان دێ. هەندێک شتیشمانەیە ئی دەرەوەی وڵاتە خەیرە شتێکی هونەری بیتن، ئی دەرەوەی وڵاتی ژێنین. بەس زۆربەی شتەکانمان شتەکان عێراقین، بە تایبەتمەندیش لێکان شتەکان کوردستانین زیاتر. ئەمە بە خۆمان گرنگی بە شتی کولتوری و دەستکردی خۆمان دەدەین، چکە بێگانێک دێتە ئێرە لە ئەوروپا دەوێ مۆرچی ئەو وڵاتەی پێ و کوردستانی پێی بوو شتێک ببە، نمونەیەک لە سمبولی قەڵای هەولێری ببە، یعنی شوێنێک لە شوێنەکانی کوردستان ببەن زیاتر ئەوانێ. سەردانەکانی ئێرکوانە ڕۆژانە بێگانن. بێگانێ مەقسەدم ئەمریکی و ئەوروپی و دەوڵەتە عەرەبیەکان و کوردستانی، با بڵێم نەک تورکیا و ئێران، دەوڵەتە عەرەبیەکانیش دێن بێجگەوری لە بەغداوە دێن، لە باشووری عێراق ڕۆژانە سەردانمان دەکەن. شوێنێکە ئێمە شوێنێکی خزمەت و شتی وایە
ڕۆژانە هەندێک جار قوتابیەکانی پەیمانگا و ناوەندی و دووە ناوەندێنەکانە سوودمەند دەبن ئەلەو کەلوپەلانە ئێمە لە بۆیان ڕاوی دەکەین ئەو شتانە کە ئیباب و باپیرانە دەبێ بیپارێزین. هەتا ئێستا تاچی کورد سەتادوو ئیحتیمامی بەو شتانێ دەچکات دەزانین چێ ڕێژەکەی لە کنە منە من 50 ساڵە لێرە من دەزانم چێ دێ و چێ نایە کوردەکە سەتادوو ئەویش خولیایەتی وەکو من وەکو تۆ لە ماڵەوە شوێنە چێە ژوورە چێ سووسە چێ حەز دەکە شتی کولتوری با و باپیران تێرکەکە و جوارەکە و بەڕەکە و خەنجەرەکە و تفەنگە چ قەدێمە لە مارە هەر واسی لە خۆی لە بۆ جوانی ئەو خۆشە ئیتمام بە کولتوری با و باپیری خۆی دەدا بەس ئەوانی تر هەموو کەتینە دووی کەلوپەلی نوێ و خواردن و ئەو شتانە شتی کۆن کە باست کرد شتی کۆن لە بۆ ئێمە نییە ئاڵوگۆڕی پێ بکەین بفرۆشین لە 300 ساڵ زیاتر دەچێتە خانەی شوێنەوەر بەس حکومەت هەیە لە مۆزەخانەی نیشتمانیدا بندرێ ئێمە کاری دەستیە هوەری فۆلکلۆری کولتوری ئەو شتانە کە باب و باپیرانمان ئی 300 ساڵ دەتانین ئەوانە بەکاریان بێنی دوا وتم ئەوەیە لە بۆ ئەو کەسانەی کە ئەو کەلوپەلە فۆلکلۆرانە ئی باب و باپیریان ئی باپیران ئی میرات گری باب و باپیران مایە زۆر بەکەس فڕیان دەدا قیمەتی نازانی زۆر کەس زانە ئاینیەکان کوڕەکانیان مایە ئەو کتێب دەستنووسانەی با و باپیران فرەدەم با ببینێ لای ئێمە بە قیمەتێکی چاک ئەوەی دەکڕین دادەنێن لە بۆ دوا ڕۆژ هەتا خەڵکانی تر نەوەکانی ئێمە سوودمەند بن لەو شتانە زۆر کەسیش هەندێک شتی دیکەشی هەیە فۆلکلۆر با ئەوانەش بین لێکان ئێمە لیان بە قیمەت وەردەگرن نەک بە هیمت هەندێک شتمایە 50 ساڵە پاراستومە نایفرۆشم ئەدی شتمایە لێکان زۆر بە قیمەتە ئەگەر ئەوە بفرۆشێ نایەتە جێی ئەدی زۆر شتمایە ئەدی ئەوانم نامەوێ ناوەکانیشت بدەمێ شتەکان چێ و چنیە دومین هەندێک کەس جۆی لێ دەبی یان دۆست و برادەر جۆی لێ دەبی داوا دەکەن چکۆ خۆی لێرەمدا نەبوو زۆر لە دۆست و برادەران عاجز بووینە لێم لۆ شتت نەدامێ لۆ شتت نادەێم بابە تو کو حەزت لێیە مش ئەوە چ تو حەزم لێیە هەڵی دەگرم ئەوەیە مەسەلەکە